کاپتن سەبارەت بە مانەوەتان زۆربەی کات لە دەرەوەی دۆت تا چەند کاریگەری لەسەر یاریزانان هەبوو لە ڕووتوانای دەستەوێ بە تایبەت کە ماندووبوونی گەشت دووجار هاتنە هەولێر پێشتر لە ئەنتاڵیا ئەمە کاریگەری لەسەر یاریزانان هەبووە سیرکە شتێک لێرەیە هەیە یعنی ئێمە ئێستا یاریگای ڕاهێنانمان ینی ئامادە نییە و یاریگای یەکەمیشمان کە دیارە کە یاریگای یەکەم زۆر ڕاهێنانی لەسەر بکەی بەڕاستی دوایی شیاوی یاریکردن نابێ بۆیە ئەتوان بڵم ڕاستە تۆزێک بۆ ئێمە ناخۆشە لە ناو و شاری خۆمان بڵین ڕاهێنان ئەنجام نادەین بەڵام لێرە شتێکی ئیجابیمان هەیە ئێمە لەژێر سەرپەرشتی دکتۆر و مەسەلەن ڕاهێنەر و ستافی تیپەکەین کە هەمویان چاویان لەسەرمانە ئەمە خاڵێکی ئیجابیە هەرچەند ئەتوان بڵێم ڕاستە سەفەر و شتەکە تۆزێک ناخۆشە بەڵام بدایەتی دەوریە ئێمە هێشتا هەز بە و ینی سەفەر و شتە ناکەین ینی بدایەتی دەوریە ڕێگەشمان زۆر دوور نییە توان بڵێم ئیجابیەکەی زیاترە تاکو و سلبیاتەکەی ڕاستە ئێمە یەکەم یاری یەکسان بووین لە یاریگای خۆمانە ئەتوان بڵێم یاریزانەکان ئاستێکی باشیان نیشاندا حتا کۆتا خولەکان ینی یاریزانەکانە یان توانی گۆڵ تۆمارکەن بۆیە لە کۆتایی لە خولێکی هەشتا بوو وابزانم گۆڵی یەکسانبوونمان هێنا ینی یاریزانەکان مسر بوون لەسەر ئەوەی گۆڵی دووەمیش تۆمارکەن بەڵام بەداخەوە شانسی یاوەرمان نەبوو بۆ یاری داهاتوومان ڕاستە یاریەکەمان قورسە بەڵام ڕاهێنەر ئیشی لەسەر خاڵە لاوازەکانی فەریقی بەرامبەر و خاڵە بەهێزەکانی خۆمان کردو و ئەو ئەغڵاتانەی کە لە یاری بەرامبەر غەڕاف ئەنجام درراوە بتوانێت لە یاری داهاتووە چاکی بکە هیوادارین یاریزانەکان لەم یاریە بتوانن لە ئاستی خۆیان بن چکە بەڕاستی ئەگەر یاریزانەکان لە ئاستی خۆیان بن ئەتوان بڵێم یاریزانی زۆر باشمان پێەیە تیمێکمان پێ کە ئەتوانین بڵێن ئەنجامی باشمانە بێ ئەمساڵ لە ڕووی جەستەییشەوە بەدڵنەیەوە ینی هەموو یاریزانەکان ئامادەن ئەو یاریە هیوادارین وەکووتم بتوانین لەو یاریە سێخاڵ یاری بەدەست بێنین چکە بەڕاستی یاریگەی خۆمانە ڕاستە لە یاری یەکەما دوو خاڵمان لەدەستەوە بتوانین ئەو یاریە تعویزی یاری پێشووتر بکەینەوە و سێ خاڵ یاریەکە بەدەست بێنین من زۆر دڵخۆشم کە توانیومە لە هەر چواریانە کوردستانیەکان یاریم کردووە لە هەر شوێنێکیش کە یاریم کردو سوپاس بۆخوا جێدەستم دیار بووە زۆر جێی دڵخۆشیە کە بتوانم لەم یاریە ینی بتوانم درێسی دۆکیش بپۆشم ینی شانازی ئەەکەم بە خۆمەوە کە توانیومە لە یانە کوردستانەکان هەمویان یاریم کردووە بتوانم لە یانەی دووەکە هیوادارم بتوانین لە یارەی دووەکە بتوانین ئاستی هیوانیشان بدەین کە یعنی جێگەی دڵخۆشی هاندەران بێ